وابزان محموتان ئەو بەیانەی کە شاندی ئەو بەشێر دوو لا دەریان کرد دیار بوو لەوەی کە ئەوان ئەو پرینسیبانەی کە دەبێت بۆ پێکەنانی حکوومەت هەبێت لەسەری ڕێککەوتون ما بۆ سەر ئەوەی کە پۆستەکان ئەویش تقریبان کۆتایی پێهاتبوو و بڕیاری ئەویان دابوو کە لەم چەند ڕۆژەی داهاتوودا کۆبنەوەی تریش بکرێت و لە مانجی داهاتوو ینی لە مانجی نۆ ئەوە کارێک بکەن کە پارلەمانی کوردستان سەرۆکاتی دەست بەکار سەبارەت بە سیناریۆی پۆستە دابشنی پۆستەکان گەشتنەوە ڕێکەوتن بۆ لەبارەی و دۆخی سلێمانیش پەیامتان چیەوە؟ بە پەیامان چەند وابزانام ساعاتێک پێش بەیانێکمان وەکو مەکتەبی سیاسی دەرکردووە لەگەڵەوەی کە ئەم بارودۆخە مەجرای سیاسی خۆی وەربگرێت و یاسا سەروەر بێت و هەوڵ بدرێت چیتر خەڵک نیگەران نەکرێت چونکە بە حقیقەت ئەم بابەتانە دەبنە هۆی نیگەرانی خەڵک و خەڵکی سلێمانیش مستحقی ئەوە نییە کە چیتر بەو شێوەیە نیگەران بکرێت بەڵام ئەوەی کە چی دەکرێت تاکید هەوڵدن کە ئەوەی کە پێویستە بۆ ئەو باس بگەر بۆ مەسەلەی پێکەنانی کابینە و پەرلەمان کارەکان ئەنجام بدرێت. کاک محمود پێش هەڵبژاردننی عێراق کابینەی دەڕادەگەێنرێ یاخود بە یەک پاکێج دوای هەڵبژاردنەکان پۆستەکان دابش دەکرێت و جگە لەوەش ئەم دۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێت تا چەند کاریگەری سەر سزکردنی پێکەنانی پرۆسەی پێکەنانی کابینەتی حکوومەتی کوردستان هەیە. زانی ئەگەر پەرلەمان سەرۆکاتی بۆ دروست بوو دەبێتەوە سەر سیاقاتی زەمەنی کە بۆ مەسەلەی سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی حکوومەت هەیە کەم تەسەوڕ دەکەم وەختی کە ئەوە دروست پێکات ئیتر کۆمەڵک شتەیە ئەوانە چارەسەر دەکرێن بۆ دەبێتە سەرەوە ئەویتر ئەو بابەتەوە کوتمان دەبێت سەروەری یاسا بێت و هەوڵ بدەین پەنابەری نەبە بەر سەروەری یاسا و یاسا چی بڕیار دەبوو ئەو بابەتانە ئەوانە دەکەین ڕچکەی شاندێک حکوومەتی هەرێمی کوردستان سا لە بەغدادە کەی کێشەی متەفاوەتی چارەسەر دەکرێت ئەوەندەی ئێوە لەگەڵ حکوومەت لەسەر خەت بنوە کەی کێشەی متەفاوەتی ئەو کێشانەی نێوان هەولێر و بەغدا نامێنێت. بەڕاستی ئەوەی کە بەغدا ئێستا لەگەڵ خەڵکی کوردستان دەیکات زۆر وازەحە برسیکردنی خەڵکە و گوشار خستنە سەر خەڵکی کوردستانە و بەهانە پێگرتنە دەنا ئەوەی کە هەیە ڕێککەوتنێکی باش کراوە لە بینی هەردوو شاند و لە بینی هەردوو حکومت بۆ ئەوەی کە ئەو کێشانەی کە هەبووە بە شێوازێک چارەسەر بکرێت کە لە دەستور ئیشارەی پێکراوە لە دەستور ئاماژەی پێکراوە تەسبیت کراوە بەڵام بەتاکید ئێوەش ئاگاتان لێ هەر ڕۆژە بەهانەیەک بۆ بابەتەکە دەدۆزرێتەوە بۆ تاخیرکردنەکەی و ئەمە کارێکی باش نییە ئومێد دەکەین کە ئیتر واز لەم بابەتە بهێنرێت. باش کاک محمود هێوە وەکو کۆمیتە ناوەندی لە ماوەی ڕابردوو کۆبوونەوە بڕیارتاندا وەکو پارتیەگەر بێت و پرسی موچە چارەسەر نەبکرێت چارەسەر نەکرێت قسەتان دەبێت پارتی چی قسێش دەبێت بێت و پرسی موچە چارەسەر نەکرێت لەوان هەرێم و بەغدا. ئێمە لە خەمی خەڵکداین لە خەمی موچە خۆرانداین لە خەمی دەستکەوتەکانی هەرێمی کوردستانیش داین بۆیە دەبێت هەموو ئەو بابەتانەمان لەبەر چاو بێ ئەنجە بڕیارێک دەینەوە بڕیاری ئێمە ئەوە بووە حکوومەتی عراقی دەبێت بە جۆرەی دەستور چارەسەری کێشەکان بکات و بڕیاری ئێمە ئەوە بووە کە دەبێت ئەم کێشەیە ئەگەر گرفتێکی تێدا هەیە بە حیوار چارەسەری کاک محمود کۆتا بەشێک لە بەرپرسانی یەکێتی دەڵێن ئەو ڕێککەوتنانەی کە کراوە بابەتی پۆستی سەرۆکاتی پەرلەمان کاتیە دوای ئەو کەسێکی دیکە دەبێت سەرۆکی پەرلەمان ئایا ئەو ڕێککەوتنە بۆ شێوازە کراوە؟ من ئەوە نازانم ئەو ئاگەم لەو هەواڵە نییە. زۆر سپاس.